دوبەی یەکێکە لە گەورەترین سەنتەرەکانی مامەڵەکردن بە مرۆڤ و بەندایەتی هاوچەرخ لە جیهاندا لە پەشناوبانگە گەشاوەکەی ئەو بەهەشتەی لە بیاباندا دروست کراوە. دیوێکی قێزەون هەیە کە بە شێوەیەکی سیستەماتی کوشتن و وەحشی گەرایی تێدا بەربڵاوە لەگەڵ قاچاقچی و ڕەفاندنی مرۆڤ، بە تایبەت ژنان کە قوربانی سەرەکی هەڕەشە و سزادانن. بەم زانیاریانەوە ئامالیا ڕۆزنبلوم، ژنە نووسەری ئیسرائیلی، بابەتێکی لە ڕۆژنامەی هائارتز بڵاو کردووەتەوە کە باز لە چەندین نهێنی و دیاردەی بە کۆیلەکردنی هاوچەرخ لە ئیمارات دەکات. نووسەرەکە باز لەوە دەکات لە دووبەی ژنان بە شێوەیەکی خراپ لە بەدڕەوشتی و لەشفرۆشیدا ئیستیغلال دەکرێن، ئەمە جگە لە کارپێکردنیان لە دۆخێکی هاوشێوەی کۆیلایەتیدا. باپی ئەو راپۆرتە لە ئیمارەت زیاتر لە 8 ملیۆن کرێکاری پەنابەر هەن کە ڕێژەی لە 95% کرێکارانی کەرتی تایبەت پێک دێنن. ئەوان بە پارەیەکی کەم کاریان پێدەکرێت و قۆربانی دەستی قاچاقچیەکانی بازرگانی بە مرۆڤ و کرێکاری زۆرە ملێن. نووسەر ئاماژە بەوە دەکات بەرلەوەی یاتاقەکەت بپێچیتەوە بە مەبەستی گەشتکردن بۆ ئوتێلە بەرزەکانی دووبەی و سەنتەرەکانی بازرگانی و کەناراوە سەرنج ڕاکێشەکان. گرنگە بزانیت سەرجەم ئەو شوێنانە لە سەرشانی ژمارەیە کەس بنیاد نراون کە لە کەمترین مافە مرۆییەکانیان بێبەش کراون و سەرجەم هۆکارەکانی توند و تیژی لە دژیان بەکارهێنراوە. دەژڵێت ئەو کرێکارانە لە وڵاتانێکەوە هاتوون کە نەیانتوانیوە بژێویان دەست بکەوێت و زۆر کات بەرامبەر چوونە ناوەوەیان پارێکی زۆریان لێ وەرگیراوە. لەگەڵ گەیشتنیشیان بە وڵاتە چوونەتە دۆخێکی ڕفاندنەوە کە ڕاستەوخۆ پاسپۆرتەکانیان لێ دەسێنرێت. ئەوانش کە ئیشیان پێدەکەن تاگلایەنە گرێبەسەکان دەنووسن، دواتر ڕوبەڕووی ئیستیغلالی جەستەیی و دەرونی دەکرێنەوە. بادەر لەوەی ئەو موچەیان پێ نادرێت کە پەیمانیان پێدراوە، بەشێکی ژنانیش دەڕفێنرێن و لە بازرگانی لەشفرۆشیدا کاریان پێدەکرێت. باڕووکەش حکوومەتی ئیمارات دژی ئەو جۆرە حاڵەتانەیە. هەندێک جار قاچاقچیەک دەستگیر دەکات و لە وڵات دەیکاتە دەرەوە، بەڵام لە ڕاستیدا سەرجەم قاچاقچیەکانی ژنان لە ژێر چەتری پاسەوانی حکوومەتدا کار دەکەن. ڕۆژنامەی هارتز باز لەوەش دەکات بەهۆی ئەو هۆکارانەیە کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ساڵی 2017 دانی بەوەدانا ئیمارات هیچ ڕێکارێک بۆ ڕوبەڕووبوونەوەی قاچاقچێتی و بازرگانی بە مرۆڤ ناگرێتە بەر. ساڵی ڕابردووش تەلەڤیزیۆنی یۆنان لە بەدواداچوونێکی تایبەتدا ئەو توند و تیژی و تاوانانەی ئاشکرا کرد کە بە ئاگاداری بەرپرسانی ئیمارات بەڕێوە دەچێت. لە بەدواداچوونی ئەو ڕۆژنامەوانانەی راپۆرتەکانیان ئامادە کردبوو، دەرکەوتبوو تەنیا لە دووبەی 45,000 ژن بە تۆڕەکانی لەشفرۆشیەوە گیرۆ دەکراون. تەنیا ژنانیش قوربانی نین، بەڵکو لەو نێوەندەدا سەدان کوڕی هەرزەکاریش لە بازرگانی لەشفرۆشی و هاوڕەگەز بازیدا بەکاردەهێنرێن. ئەمە ڕۆژنامەی هائارتز راپۆرتەکەی بەوە کۆتایی پێهێناوە کە گرنگترین پرۆژەی هاوبەشی ڕێکەوتنی نێوان ئیسرائیل و ئیمارات بریتیە لەوەی ناردنی کڕیار و گەشتیار بۆ دووبەی ئەرکی ئیسرائیل بێت. دابینکردنی خزمەتگوزاری لەشفرۆشیش ئەرکی حکوومەتی دووبەی بێت.